کا گۆران ئەگەر ئەو مایکەی بدەنێ. سڵاو لێ بێ کاک دکتۆر گیان دەستخۆشی لێکم بۆ بەرنامەکە و تەوەرێکی جوان بوو. من پرسیارێکم بۆ دروست بوو ئایا نەگەشتن بەو ئامانجەی کە هەڵبژاردووە یاخود نەگەشتن بەو ئەو بەشەی کە ئەتەوێ یەکەم نەبوون لەو شوێنی کە ئەتەوێ ئەمە یەکسانە بە فەشەلبوون یەکسانە بەوەی کە تۆ شکستی هێناوە لە ژیانە لە بێئومێد بیتایە ئەمە وایە؟ دەستخۆش کا گۆران تەمەن پرسیارەکەی کا گۆران ئەتوانم بڵم پرسیاری زۆر بینەرە. بەڕێزێک لە پۆلی 12 هیوایەتی کولێ تۆپ بووە. ئایا تۆبی بەدەستنێنا فەشەلە؟ نەخێر ئەمڕۆ تۆ لە ئەم ساڵ لە پۆلی دەی هەوڵت دا یەکەم بی ئایا یەکەم نەبوو ئیترەبی هیچەم بیت؟ ئەو بەڕێزە زۆر حەزی کرد لە ئینگلیزی 90 بێنی ئاگەر 90ت نێنە ئیتر 50 بێنیت وەڵامەکەی من نەخێرە کا گۆران. بۆ بە تەجروبەی ژیان دەرکەوتووە لەم گوزەرانی کە خۆمان زۆر تەلەبەم بینیوە هەر لە برادری خۆم هەوڵی توبیدا بەڵام توبی بەدەست نێنا لە بیرمە وەختی خۆی فرمێسکم بە چاوی خۆم بینی لە چاوێ ئێستش لە بیرمەوە ئازانم ئێستەیە کە دەرەجەکان لە بەردەم زانکۆی سلێمانی هەڵواسرا بەدڵ پێم ناخۆش بوو قژەی جەرگم بۆ هات بەقەت خۆم حەزمە کرد ئەویش وەکو من توبی بێنایە و ئێستش لە بیرمە ڕەنگە خۆشی لەم بەرنامەیە بمبینێ وتی پیرۆستان بێ بەداخەوە من نەمتوانی بەدەستی بێنم بە چاوی خۆم فرمێسکم لە چاوێ بینی. بەس ئایا دەزانیت ئەو کوڕە ئێستا لە زۆرمان دەوڵەمەندترە، لە زۆرمان سەرکەوتووترە، لە زۆرمان ژیانی خۆشترە و ڕەنگە هەندێک لە دکتۆرەکانی برادری من ئێستا خۆزگەی پێ بخوازین کاتە یەکەم نەبوون و بەدەست نەهێنانی ئەو خاڵی کە خستوتەتە مێشکی تۆ خۆت بەڵگە نیە لەسەری فەشەل. بەس چی بکەین؟ وەڵامەکەی من ئەوەیە ئەوەی کە لەسەر ئێمەی مرۆڤە هەوڵدانە، کۆششە، شەونخۆنیە، گەندەڵی نەکردنە، کەم تەرخەمی نەکردنە، خۆ چاکردنە، خۆ باشکردنە، هەنگاونانە، حەزەرە. منی دکتۆر بەختیار لە شەستێکەی سلێمانی لە شەست ئەڕۆم ئاگام لە گێڕ و مەکینەیە دەسم لەسەر سوکانەکەشە تەسجیلم لێ نەداوە و داڵغەم نەڕۆشتووە بەڵام چەند جار هەیە ڕووی داوە لە سایتی ئەو بەرەوە سیارێک وەکو گولەی وێڵ هاتووە لەم بەرەوەی داوە نەفەرێکشی کوشتووە. ئەو وەختە ناوێنم قەزا و قەدەر، ناوێنم قسمەت و نسیب، بەلانی کەمە ویژدانم مرتاحە. منی بەختیار ئەڵێم وەڵڵی سەریع نەبووم و باشیش ڕۆشتم و سایتی خۆشم گرت و بەس بڵێم چی لەو بەرەوە سیارێک هاتووە کێشاوەتی بە سیارەکەی منە کەواتە ئەو وەختە من ویژدانم مرتاحە، دڵ و دەروونم ئاسوودی. ئەسڵەن خێزان و خانەوەدەکەشم خەفەتم لێ ناخۆن ئەڵێن کەم تەرخەمی لەمان نەبوو بەڵام من 180 بڕۆم بڵێم گێچەکە ئەی خەوێنم ئێوەڵا بی خەوێنە ئەتخەوێنی ڕێک لە ئینعاش ئەتخەوێنی تۆ مادام بەتەماوی گێج بخەوێنی ڕێک لە ئینعاش ئەتخەوێنی. کەواتە ئەوە من حەزەر و بێئومێدیەکەی منە لە ژیانە وام لێ کردووە بەدار و بەرداداومە بۆیە سەرەکەی بین بۆیە یەکەم نەبوون بەڵگە نییە لەسەروی کە فەشەلە کە دۆڕانە کەینە بەڵام هەوڵ بدە ئەگەر یەکەم نەبوو دووەم ینی هەمیشە بامەش بڵین بۆ بینەرە بە ڕێزەکانمان زۆر جار بێئومێد بوون بۆ دروستە بێ بەڕێزان بێئومێد بوون لەبەرەوەی کە ئێمە اختیاری ترمان نیە. ینی کوڕێک لە ناو زانکۆ ئەڵێ ئیلا بێ و کچەم بۆ ببێ ئەیگەر نەبوو کەواتە گەر ئەو کچەم بۆ نەبوو خۆ بەڵگە نییە لەسەر ئیتر من بە حیاتی ژن نێنم. کچێک بە من دەڵێ دکتۆر هەر ئەو کوڕە و هەر ئەو کوڕە ئەگەر ئەو کوڕە بووە من نەبێت ئیتر من ژیانم وێرانە بێت. کەواتە چانسی دووەم هەمیشە پلانی دووەمتانە بێ فێر بن. یعنی ئەگەر یەکەم نەبووم با دووەم بم، ئەگەر دووەم نەبووم قەیچێکە با سێم بم، ئەگەر هەندەسەم نەهێنا با بەلانی کەمەوە با لە علومەکان وەرگیرێم، ئەگەر بۆ نمونە مەسەلەن 100م نێنا با لە 95 خۆم دەم لە عەرز، ئەگەر بۆ نمونە 95م نێنا با لە 80 کەمتر نەبێتەوە. ئەگەر بەم جۆرە تەنانەت بۆ قیامەتیش ئاوایە. ئەگەر من عەلایین و شوێنە بەرزەکانم دەستکەوت زۆر باشە بەس ئەگەر هیچ نەبێ با بەهەشتم دەستکەوێ، هیچ نەبێ با من سیرات نەبم، هیچ نەبێ بۆ نە با ئەسحاب العراف نەبم، با هیچ نەبێ با من لە جەهەنەما نەبم. کەواتە بۆ دنیا و بۆ قیامەت ئومێد چەکەرە دەکات، گەشت پێدەدات، هیوات پێدەدات، ژیانت خۆشەکات، خەوت خۆشەکات، دڵ و دەروونت ئاسوودە دەکات، مرتاح دەبی، خەفەت لە ڕابردوو ناخۆی، زۆر زۆر بێتاقەتی داهاتوونیت و ئەمڕۆی خۆشت خۆش دەکەیت. ئومێد عینەکێکی ڕوونی گەشە مرۆڤەکان لە چاوی دەکەن. تەمەنا دەکەم بێئومێد نەژین، نە دایک نە باوک نە بێئومێد لە بەرامبەر بە سیاسەکانمان نە کەسەکانی چواردەورمان چکە ئومێد بە دڵنیاییەوە ژیانمان خۆشتر و ئاسوودەتر دەکات.